بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم السلام عليكم ورحمة الله وبركاته پێرخوازانی خۆشەویست پێتان دەگەینەوە لە ڤیدیۆی دووەمی وەڵامی پرسیارەکانتان ئینشاءالله لەو ڤیدیۆی ئەوزارشمان ئەو پرسیارانەی کە لە کتاب و سەلات الحەمدولله و کە تەواومان کرد و دەستی مامۆستاش خۆشبی کۆمەڵێک پرسیار نێردرابوو دیسان بە هەمان سیستەمی ڕابردوو 50 پرسیاری لێ هەڵبژێردرایە گەردنمان ئازاکەن کە هەموو پرسیارەکانمان وەڵام نەدایتەوە یەکسەر داخلی پرسیارەکان دەبین سەلام عەلەیکوم مامۆستا وعليكم السلام ورحمة الله وبركاته شيخ أحمد. داخلی پرسیارەکان بین یەکسەر ما ناي خوالي بين أمن بەیان. يك بيش شي فخد أجر إذن بدن. فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله صلى الله وسلم وبارك على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم لقاء الله. أما بعد والله من حزم لي وندي والله نسكوشي دعاء خير وجنابت يا شيخ أحمد جنابتان بعموم جنابت على الخصوص وبو خوشكو برانم كتاوكو استا متابعي درسكان بردواما ودموي بيريان بينمو كفضيلتي التواو بلي برز الدنيا والقيامات ببردوامي باستقامة بنصلمينه سار نبونه بدستي وبيريان بينمو كهنقاوي يكمو دومي بلي برزي دنيا والقيامات بهموان دبردري بردوام بون دانا بران گەورەکان جیا دەکاتەوە و بەبیر خۆم و ئەوانیشی دێنمەوە کە فەزیلەتی تەفەقه و تێگەیشتن لە ئەحکامی خوا سوبحانه وتعالى مەقسوودی هەرە گەورەی دینە ئەگەر تەطبیقکردن و عەمەل پێکردنی بە دوادا بێ و کاشم وایە لە خوشک و برایانیشم کە لە دوعای خێر بێ بەشمان نەکەن دوعای تەوفیق و قبول و عاقبەت خێری و پلەی برز لای خوا سبحانه وتعالى وەکتری بکەین. بارك الله فيكم. فەرموو. بارك الله فيك مامۆستا پرسیاری یەکەم بەو پرسیارە دەست پێ دەکەین پرسیارەکی عامە دەڵێ دوای تەواوبوونی خوێندنی ئەو کتێبە طالب علم چەند کاتی پێویستە بۆ ئەوەی بتوانی کتێبی بۆی بتوانانی مەتنێکی دیکە بخوێنی مەبەستم ئەوەیە ئەمە تەنها مەتنە و بێ بەڵگە و بێ دەلیلە دوای تەواوبوون لەو مەتنە کەی دەتوانم بەڵگەکان بخوێنم و چەند کاتم پێویستە چونکە علمەکان زۆرن و کاتیش کەمە. بارك الله فيك. جارێ ئەوە واضحە کە من لە کاتی تۆمارکردنی دەرسەکانیش کتێبەکەی مامۆستای هەرتەلی ڕۆژی پرشنگدارم هەر لە بەردەستەوە هەر لەلام ئەو کتێبە کتێبێکی مبارەکە دوعامان وایە خوا سبحانه وتعالى لە مامۆستا خۆش بوو بێ و کردەوە چاکانی لێ قوڵ کردوێ وعامەی مەسئلەکان دەلیلی لە قورئان و لە سونەت و لە عەمەلی سەحابەی کیرام بۆ دەهێنێتەوە. ئەمن نەسیحەتتان دەکەم کە لەگەڵ شەرحەکەی ئەو برایەتان تەماشای شەرحەکەی مامۆستای هەرتەلیش بکەن چونکە ئەمن ئەگەر خوای گەورە تەوفیقمدا بە ئەنقەست هەوڵ دەدەم کە شەرحەکەی من تەکمیلەی شەرحەکەی مامۆستا بێت نەک شەرحەکەی مامۆستا کەم و کوڕی تێدا بێت نا هەوڵ دەم دوو ئیش بکەم یەکەمیان وا لێ بکەم لە شەرحەکەی مامۆستای هەرتەلی تێبکەی یعنی کە دەرسێکت گوێ گرت چووی هەمان بابەت لە کتێبەکەی مامۆستای هەرتەلی کردەوە تی دەبی لەپاڵ ئەوە هەوڵ دەدەم هەندێک فەرعت بە ئەنقەست لە هەموو بابەتێکدا هەندێک فەرع و مەسئلە دەهێنم زیادە کە لە شەرحەکەی مامۆستادا نەبێ بۆ ئەوەی لەگەڵ شەرحەکەی مامۆستا دەڕوا و ئەو زیادەتانش کە لە دەرسەکەی خۆماندا دەیبینێ و لە کتێبەکەدا نیە نەقلی دەکاتش سەر شەرحەکەی مامۆستا لە پەراوێزدا دەینووسێ لە حاشیەدا دەینووسێ سێ فائیدە دەکات سێ فائیدە یەکەمیان ڕۆژی پرشنگداری بە تەواوی خوێندبێت تقریبا هەرچەند هەندێک استطرادات و تەفاسیلی هەیە کە مامۆستا دەهێنێ هەندێک فەرعی مامۆستا دەهێنێ من نایهێنم بەڵام غالیبا في الأغلب ناوەڕۆژ کتێبەکەی مامۆستا دەهێنم وەکو وایە کتێبەکەی مامۆستای خوێندبێ و هەندێک فەرع و فروعی زیاتریش لەوە دەخوێنێ و پێی بەو دەلیلانەش دەبا کە ئەمە لەبەر اختصار لە شەرحەکەی خۆماندا باسمان نەکردو ئەوە خاڵێکم یعنی بۆ زانینی ئەو دەلیلانە في الأغلب نصیحەتتان دەکەم بگەڕانەوە بۆ کتێبەکەی مامۆستای هەرتەلی ئەوە خاڵێک. خاڵی دووەم بەنسبەتی زانینی دەلیلی مەذهەبی خۆمان
زانینی دلیلی ئەو مەسئلانەی ئێمە لەم دەرسەی خۆمان دەیخوێن بە زۆری لە کتێبی دووەمەوە وردە دەیبینی. ئەمما ئەگەر مەبەستت دلیلی عولەما و خلافەتیان بێ وەکو چەند جارێک باسمان کردووە غالیبەن دەکەوێتە کتێبی چوارەم و کتێبی پێنجەم ئەو مستەوایەکی بەرزە پێویستی بە هەوڵ و ماندووبوون و کۆشش هەیە. جا ئەو قسەی وەکو ساردبوونەوە ناکەم، ئەو قسەی وەکو هاندان دەکەم، ئەوەن مستەوایەکی بەرزە، یعنی دەی قۆڵی لێ هەڵماڵن و بسمیلای لێ بکەن و پیا و ئافرەتی ئەو مەیدانە بن و خۆی گەورەی یارمەتیماندا بیدێنێ. کەی کتێبی دووەم دەخوێنم پێم وایە جاری ڕابردوو وەڵامی ئەو پرسیارەماندایەوە، ئەگەر هەست کرد ئەمە زەڵت کردو لە تاقیکردنەوە نمرەیشی چاک و معقول و بەرچاوت هێنا ئیتر کاتیەوە هاتووە کە نای خوای لەبێنی و کتێبی دووەم لە فیقه بخوێنی، ئەوە بە کورتی. ئەگەریش هەستت پێ نەکرد ئەمان کتابی دووبارە بکەوە ئاساییە چەند بارە فقه تقريبا وەکو زۆربەی علمەکانی دیکە، وەکو حفظی قورئان، وەکو حفظی سنەت، وەکو ضەبتی نەحوو، وەکو بەجار و دووجار ڕەنگە لە بیرچوونەوەش بەشی ئەوە دەبێ، سەهوش دەبێ. ئەمە هەتاوەکو ئەو ڕۆ جاری وا هەیە لە هەندێک مەسئلە غەڵەت دەکەین کە لە مختصر ابن شجاع دا هەتاوەکو ئەمڕۆ، يعني ئەوە مانای با بڵێین حاشا گەمژەیی نییە، مانای بیرکڵۆڵی نییە، مانای تێنەگەیشتووی نییە. حاڵەتی ئاسایی بەشەریە، جاری دووەم بیخوێنە، جاری سێم بیخوێنە، جاری دێم بیخوێنە، خۆ لەگەڵتە ناخوێنیەوە کە فلانە عالیم بۆ هەموو زیرێکی و عەبقەریەتی خۆیەوە 100 جاری فلانە کتێب خوێندووە، 200 جاری خوێندووە، با بە 50 خوێندوێتی، با بە 20 خوێندوێتی. ئاساییە، زۆر ئاساییە کە تۆ جاری یەکەم هەستت لەم کتێبە زەبط نەکردووە و جاری دووەم دەیخوێنی، زۆر ئاساییە. بەڵێ ئەوجا ئینشاءڵڵا داخلی پرسیارە فقهیەکان دەبین کە لە بابەتی سەڵات نوێژدا هاتیە. پرسیاری یەکەم ئەو بەڕێزە دوو پرسیاری هەیە. یەکەمی دەڵێ لە سوزدەکاندا، ئەزە پرسیارەکە شەرحی کردا دەرێ ڕاستە یاننا، لە سوزدەکاندا دەبێ ئەندازەی مانەوەکە بە قەدەرای مانەوە بێت لە ڕکوع، واتە دوو سوجدەمان هەیە بۆ هەر ڕکعاتێک لە ڕکوعی دووەم ڕکعاتی یەکەمدا کاتێک هەڵدەستیتەوە پاشان دەچیتە سوجود، سوزدەی یەکەم بە ئەندازەی 100 ئاەت دەمێنیتەوە، سوزدەی دووەم بە ئەندازەی 80 ئاەت. بەو جۆرە خۆم تێگەیاندیە ئایا دروستە؟ و پرسیارکی دووەمیشی دەڵێ ئایا حەوشەی مزگەوت بە مزگەوت حیسابەیان نە؟ بارەکەڵڵا فیک. پرسیاری کەمی لەوە دەچێ باسی نوێژی خۆرگیران و مانگیران بکە. لە نوێژی خۆرگیران و مانگیران کە بڵێن دوو ڕەکعەتن، 4 ڕکوعیان تێدا لەگەڵ 4 سوزدە، ڕاست خۆی تێگەیاندووە ئەوەی تێگەیشتووە تەواوە، هەر سوزدەیەک هێندەی ڕکوعی ئاستی خۆی درێژ دەکرێتەوە، یعنی ڕەکعەتی یەکەم دوو ڕکوعی تێدایە، دوو سوزدەیشی تێدایە. سوزدەی یەکەم بە ئەندازەی ڕکوعی یەکەم درێژە، سوزدەی دومیش بە ئەندازەی ڕکوعی دووەم درێژە، ڕەکعەتی دومیش باماشەوە دوو ڕکوع و دوو سوزدەی تێدایە. سوزدەی یەکەم بە ئەندازەی ڕکوعی یەکەم درێژە، سوزدەی دووەم بە ئەندازەی ڕکوعی دووەم درێژە، تەواوە. پرسیاری دومیشی نامە بەستمان لە مزگەوت ئەو جێگایە کە بۆ نوێژ تایبەت کراوە. ئەگەر مزگەوت مەدخەلێکی هەبوو، حەوشەیەکی هەبوو، ئەوانە بەشیشی مزگەوتەکە نین، یعنی کابرا بە لەشی گرانەوە ئافرەت لە سوڕی مانگاندا مەسەلەن دەتوانێت لە حەوشەی مزگەوت دابنیشێت. با هەندێ حاڵەت لەبەر قەرەباڵغی و ئەوانەش نوێژ لەوێش بکرێت، بۆ نوێژ تەرخان نەکرا. بالتالي مەبەست لە مزگەوت عند الإطلاق، مەبەست لە مەسجد ئەو بەشەی بیناکەیە کە بۆ نوێژ تەرخان کراوە ئیبتیداءەن ئەسالەتەن لە بنەڕەتدا. والله أعلم. کە وتمان ئەحکامی مزگەوت هەر ئەوێ ئەحکامی مزگەوت وەردەگرێت، ئەوێ ئەولاترە بە قاچی ڕاست داخوێنی، ذکری چوونە مزگەوت لەوێ دەخوێنی إلى آخره. پرسیاری دووەم دەڵێ ببوورە مامۆستا بەڕێز تێنەگەیشتم لەوەی کە مەرج نییە دەستنوێژ هەبی لە بۆ بانگ و قامەت، بەڵام بەبێ دەستنوێژ مەکروهە، واتە واجب نییە بەڵکو مەکروهە؟ تەواو تێگەیشتووە، واجب نییە بەڵکو سونەتە. دەستنوێژ هەبوون بۆ بانگ و قامەت واجب نییە بەڵکو سونەتە، یعنی بانگدان بەبێ دەستنوێژ مەکروهە، وتراویشە مەکروهی نییە خلافی ئەولایە. قامەتکردن بەبێ دەستنوێژ
دەستنوێژ هەبوون بۆ قامەتکردن سنەتە، قامەتکردن بەبێ دەستنوێژ مەکروه تەواو مەزبوطە یعنی بەڵێ نازم هیوادار موازە بێ بەلای توش شکال نیە وانە لای من واضح الحمد لله الحمد شڵ لله تەواو ئەو تەرحیلەکە دروستە دەستنوێژ هەبوون بۆ قامەت مەسەلەن سنەت قامەتکردن بەبێ دەستنوێژ مەکروهە والله أعلم هەڵەت فقها گوتویانە فقهای مەذهب فەرموویانە کەراهەتی قامەتکردن بەبێ دەستنوێژ تونترە لە کەراهەتی بانگدان بەبێ دەستنوێژ والله بەڵێ پرسیاری سێم دەڵێ کاتی نوێژێکمان چووە و بانجی نوێژی دواتر درایە کام نوێژیان پێش بخەین بۆ نمونە خانمێک لە سۆڵی مانگانە پاک بوویتەوە لە بانجی عەسر نوێژی نیوەڕۆ سەرەتا دەکەیان عەسرەکە تەرتیب تێگنادا ئەسڵ ئەوە تەرتیبی نوێژەکان وەکو خۆیان دەهێڵدرێنەوە نوێژی عەسر دەکا لەو حاڵەتی ئەو باسی کرد نوێژی نیوەڕۆ دەکا ئینجا نوێژی عەسر پێغەمبەر صلی الله عليه وسلم مثلا لە غەزوەی خەندەق لە ئەحزاب ئەوان نوێژی عەسری جێڕاوەتەوە نوێژی عەسری کردووە ئینجا نوێژی ئەوارەی کردووە لە کاتی خۆیدا الله أعلم پرسیاری چارم دەڵێ ئەگەر کەسێک چوو لە بۆ جەماعەت ئەوانش لە سوجدەی ڕکعەتی دووەم بوون ئیمام تەحیاتی خوێند و سەلامی دایەوە مەئموم لە بۆیان ڕاست کردەوە کە لە کۆتایی سوجدەی سەهویان برد تۆش دوو ڕکعەتت ماوە ئایا پێویستە تۆش سوجدە سەهوەکەی ببەی کاتەکە غەڵەتیان کردی ئەمە پرسیارێکی مەرحەلەی منهاجە وەڵاتی مەسئلەکە ئەو هایە کە مەثەلەن ئەو چووە بۆ جەماعەتی نوێژی نیوەڕۆ ئیمام یعنی ئەو کە ئەو بە سەهوەکە ڕاگەیشتووە بەڵێ سوجدەکەی دەبێت ینی ئەو بە سەهوەکە ڕاگەیشتووە کە لەگەڵ ئیمام سوزدەی سەهوی برد کە ئیمام سوزدەی سەهوی برد سوزدەی سەهوو لەکوێدا دەبردرێ لە کۆتایی نوێژداوە نییە بەڵێ باشە بۆ ئەوان کۆتایی نوێژەکەیە بەس خۆ بۆ من کە من خۆم دوو ڕکعاتم لە کیس چووە خۆ کۆتایی نوێژەکە نییە لەگەڵیان سوزدەی سەهوو دەبم لەبەر متابعی ئیمام لەبەر من مەئمومم نوێژەکەی خۆم بەستێتەوە بە نوێژی ئەو ئیمامەوە ئەسڵ ئەوەیە من متابعی دەکەم بالتالي متابعی دەکەم سوزدەی سەهوی دەبم ئەو سوزدە سەهوە لە نوێژەکەی مندا ئێرە جێگاکەی نییە وایە کابوو ئەوە خەلەلەکە لە ناو نوێژەکەی مندا بۆی متابعی ئیمامەوە پیدا لەبەرەوە کە هەڵسامەوە ئەمنیش کە هەڵسامەوە دوو سوزدە بۆ خۆم دەبم لەبەر ئەو نەقسەی لە نوێژەکەی منیشدا دروست بووە والله ئەعلم بەڵێ طبعا لە کۆتایی نوێژەکە هەڵسامەوە دوو ڕکعاتەی خۆمم کرد پێش سەلام دانەوە دوو سوزدەی سەهوو دەبم والله ئەعلم بەڵێ ئەوش پرسیاری چارم پرسیاری پێنجەم دەڵێ مامۆستا سوئالێک لەسەر بابەتی هەڵە لە ناو نوێژ گوتمان خوێندنی سوورەتی دوای فاتیحە لەو سونەتانەیە کە ئەگەر بە ئەنقەست نەتکردیان لە بیرت کرد نەک دەگەڕێەوە لە بۆی نەسوزدەی سەهوی لە بۆ دەبێت باشە ئەگەر ئیمام بووین هەمان کارە ئەی نوێژی مەئمومەکان چی بەسەر دێ وەک ئاشکرایە مەئموم فاتیحە لە دوای ئیمام دەخوێنی واتە کە ئیمام گوتی ئامین ئەوجا ئەو کات خۆ هیچ لەوان فاتیحیان نەخوێندووە نوێژەکەی ئەوان دروستە یان نە باشە بەڕاستی لە بابەتەکەەوە دەرچوین بۆ بابەتێکی دیکە وەکو گوتی سوورەتی دوای فاتیحە لە مەزەبی مە هەیئەتە یعنی ناگەڕێینەوە بووی و سوزدەی سەهووشی بۆ نابێت کە ئیمام چوە ڕکوع تازە تەواو ڕوکنێکی کە دەستی پێ کرد کە ڕکوعی برد ئیمام نابێ بگەڕێتەوە بۆ سوورەت ئەی کە مەئموم فاتیحیان نەخوێن دۆستەکان ئیمام دەوەستن فاتیحەی خۆیان دەخوێنن ئیمام دەوەستن فاتیحەی خۆیان دەخوێنن
ئەمە گەر ترسی ئەوەیان هەبێ کە زەحمەتە ترسی ئەوە دروست بێ، خصوصن کە ئیمام ئاگادار بوو کە مەجالی نەدان فاتحە بخوێنن، باش وای لە ڕکوع چاوەڕێیان کا لانی کە تازە چۆ ڕکوعەکە گوتمان نایە بە ڕکوعەکەی بەجێ بێڵێ کە ڕوکنێکە بۆ سوننەتێک، چاوەڕێیان دەکا هەتا فاتحە دەخوێنن و پێی دەگەنەوە. والله أعلم. بەس ئەگەر کەسێک بە ڕکوع ڕاگەیشت زەرورە فاتحەکەی بخوێنی؟ نا کەسێک کە لە ڕکوع بێ، کەسێک وەختێک دێ ئیمام لە ڕکوع، وەختێک دێتە مزگەوت و بە جەماعەتەکە ڕادەگات کە ئیمام لە ڕکوع، نا ئەوە فاتحەی ناوێ، ئیمام فاتحەکەی بۆ هەڵدەگری یەکسەر دەچێتە ڕکوع، بەڵام ئەو حاڵەتە جیاوازە، چونکە ئەو حاڵەتە مەأمومەکان بە فاتحەی ئیمامەکەیان ڕاگەیشتون. چی ڕەحمەت بەڵێ واضحە؟ تا واضح. بەس ئەو دیمەنەش واضح بێت چونکە خەڵکەی زۆر نایزانی هەر کەسێک بە ڕکوعی ڕاگەیشت ڕکعاتەکەی لە بۆ حسابە. بە ڕکوع ڕاگەیشت یعنی ئەوەندە لەگەڵ ئیمام ڕکوعی برد کە جێگیر بێ لە حرەکە بکەوێ، ئەو ڕکعەتەی بۆ حسابە. درەنگتر بێ یعنی کە ئیمام هەڵسایەوە لە ڕکوع ئەوجا ئەو نوێژی هەڵدابەستی، ئەو ڕکعەتەی بۆ حساب نییە. بەڵام باش نییە کە بڵێ وەڵا تازە لە سوزدەن ئەو ڕکعەتەم هەر بۆ حساب نییە، تەماشایان دەکەم بە دیاریانەوە ڕادەوەسنەتە هەڵبەست، نا بەڵکو باشتر وایە دڵیان نوێژ داببەستی ئەو ڕکعەتە حساب نەکا. والله پرسیاری شەشەم دەڵێ ئایا ڕاستە بیستومە جایز نییە نوێژ لەسەر دۆشەک بکرێتن؟ ئایا لەبەر ئەوەیە سەر بەر ئەرز ناکەوی یان هۆکارچێکەوە دەڵێن؟ نا سەری بەر ئەرز دەکرێت، چکۆمە بەسمان لە ئەرز هەر ئەرزی ئەرز نییە. ئەرز جاگرای بێ لە قاتی دومی خانوش نوێژ ناکرێ، مەسەلەن لەسەر مێزیش نوێژ ناکرێ، مەسەلەن ناویشکال نییە. نوێژکردن لەسەر دۆشەک، لەسەر سیسەم، لەسەر ئەو شتانە ئیشکالی نییە کە ڕۆ قیبلە بێ. والله أعلم. بەڵێ. پرسیاری هەفتەم دەڵێ ئەگەر لە نوێژی جەماعەت ڕوکنەکەم لەبیر چوو چۆن جێ پڕکەمەوە؟ بۆ نمونە لە نوێژی جەماعەت لەبیرم چوو فاتحەی بخوێنم. باش تقریبا ئەمە باسمان کرد تقریبا، بەڵام ئەوە لێرە باس بکەینەوە. یعنی مەسەلەن لە بیری کرد مەأمومە ئەو نوێژی جەماعەتە لە بیری کرد کە نوێ فاتحە بخوێن، بیری کرد کە فاتحە بخوێن. علەمای مەذهبی مەدە فەرموون ئەگەر بزانی پێش ئەوەی ئیمام دوو ڕوکنی گەورە تەواو بکا، یعنی دوو ڕوکنی گەورە دوای ئیمامەکەی ناکەوێ، بە پاش ناکەوێ، فاتحەی دەخوێنەوە بەردەوام دەبێت لە نوێژی خۆی. لە دوای فاتحەوە دوو ڕوکنە گەورەکە چن؟ ڕکوع و سجودن. شێخ ئەحمەد بەڵێ ڕوکنی دیکە هەیە، بەس دوو ڕوکنە گەورەکەی دوو ڕوکنی گەورەی دوای فاتحە ڕکوعە جا سجودە. یعنی ئەگەر بزانم ئیمام پێش ئەوەی لە ڕکوعی دووەم پێش ئەوەی لە سوزدە هەڵسێتەوە، پێش ئەوەی لە سوزدە یەکەم هەڵسێتەوە، ئەمن فاتحەی خۆم تەواو دەکەم، فاتحەکە دەخوێن. هەتا ئێرە واضحە شێخ ئەحمەد؟ یعنی ئەگەر لە ڕکوعش بووی لە بۆی دەگەڕێەوە یان قەزت پێش ئەوەی بستە ڕکوع؟ فاتحەی نەخوێندوو. نا ئەگەر پێش ئەوەی بستە ڕکوع شێخ ئەحمەد، بەڵێ پێش ئەوەی بستە ڕکوع. ئەگەر چۆ ڕکوع دەبی متابعی ئیمام. ناگەم یا چوومە ڕکوع ئەوجا بیرماتەوە ئۆ وەڵڵا خۆ من فاتحەم هەر نەخوێن، من بەردەوام دەمم لەگەڵ ئیمام، بە زوان حساب دەکەم ڕکعاتێ بە پاشکەوت، ئەو ڕکعاتە حساب ناکەم، وا حساب دەکەم کە ڕکعاتێ بە پاشکەوتوم، یعنی کە ئیمام سەلامی دایەوە من ڕکعاتێک هەڵدەسم ڕکعاتێک دەکەم. بەڵێ باش واضح. پرسیاری هەشتم دەڵێ حکمی کەسێک چییە کە نوێژی نیوەڕۆ بە تەنها دەکە بەڵام دەنجیشی بەرز دەکاتەوە، حەز ناکە بە دەنگەوە، حەز دەکە بە دەنگەوە سوورەتەکان بخینی هەتا خوشوعی زیاتر بی، یان غەیری نیوەڕۆژ ئەو نوێژانێک کە دەنگ تێیدا دەبینە زمبی حکمی چێ دەنجی بەرزکە هەتا خوشوعی لە مخالفەی سنەتە، گەنا ئیشکال نییە ئینشاءالله. بەتابەت ئەگەر مەسلحەتی ئەوەی تێدا بوو کە
خشوعی بۆ بێ و بەغەیری ئەوە خشوعی بۆ نەهات هەر باش نییە ئاگامان لێبێ بەڵام ئینە نوێژەکەی بەتاڵ دەکاتەوە نە پێویستی بە سوزدەی سەهوو هەیە و نە هیچ والله ئەعلەم بەڵام باش نییە بەتابەت مەکروهە مخالفەی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوقەپاتکردن هەمان حکمی هەیە نیە حکمی هەیە بەڵام تەماشاکە جەماعەتێ لە ئەهلی عیلم وەکو ابن القەیم نەوەوی فەرموویانە ئەگەر بە چاو قەپاتکردنەوە خشوعی بۆ دەهات چاو قەپاتکردن هیچ ئیشکایتیان چکە ئاگامان لێبێ چاو نوقاندن لە نوێژدا نەهی لێکردنی هیچی صحیحی لەسەر نیە والله نەهی لێکردنی نەهی خاص هیچی لەسەر بەڵێ پێغەمبەر متطاهری هەموو ئەحادیث دەلالە لەوەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵانی بەڕێز چاویان کراوە بۆ کە نوێژیان بەڵام نەهی خاص کە ئینسان چاوی دانەخا هیچی لەسەر نی بالتالي جماعة العلم فرميان أجر خشوعي بتشاو داخستن وده تشاو داخستن باشترة جماعة الفرمان تشاو داخستن باشترة لو أنا ابن القيم نوويش والله أعلم ئەوەش پرسیاری هەشتم دەینە سەر ساری نوێم دەڵێ لە کاتی کۆکردنەوەی دوو نوێژ بەهۆی بارانباری یان نەخۆشی ئایا سونەتە ڕەواتیبەکان چیان لێدێ کامیان دەکرێن تەماشاکە سنەتە ڕەواتیبەکانی پێش نوێژی یەکەم ئەوە جیان وەک لەق نەبوو شکال نییە ڕەواتیبەکانی دوای نوێژی دومیش ئیشکالی نییە ئەوەی دەمێنێتەوە ڕەواتیبەکانی دوای یەکەم و پێش دووەمە وایە ئەوە بەتایبەت ئەگەر بەردەوام بێ لەسەری لەوانە بێکەنەی فەوتێنێت دەتوانێت لە هەردووچیان لە دوای دووەم بکە والله أعلم تابەت ئەگەر لەوانە بێکە وازی لێ ناهێنێ مداویمە لەسەری والله أعلم باش پرسیاری 11 دەیەم هەفوو پرسیاری دێم دەڵێ خی پەروەردگار پاداشەوەسە بەڕێزداتەوە دەربارەی بابەتی نیقاب زانیمان کە واجبە لە کاتی فیتنە ئەمن دایک و باوکم ڕێگریم لێ دەکە نیقاب بکەم چی بکەم لەو حاڵەتە جگە لە خۆپارێزی زۆر و هەر یەکەش کرد دەڵێ ئەگەر ئافرەتێک لە نێوان ڕەزامەندی دایک و پۆشتنی نیقابدا مخەیەر کرابی دەبی چ بکات واتە دایک و باوکی بە هیچ زۆرەك ڕازی نەبن وەلو بابەتی پرسیاری دیکەش زۆر هاتیە هەمومان دانەنا هەر یەکەچی دیکەش دەڵێ مەسەلە لە شوێنێک بی نتوانانی نیقاب بکەی مەسەلەن بەشە تووبیەکان یان لە شوێنەکە ناهێت لە دەوامی هەیە هەر بابەتەك لەو بابەتانە عیلازێکمان پێ بڵێن ئینشاءالله بارك الله فيكم والله تماشاکە ئەمە ئەوەی کە قەناعەتمان پێی بوو لە دەرسەکەدا گوتمان بەڵام ئەوەیە من تی دەگەم تا ئەمڕۆ لێ حاڵیم ئەوەیە کە ئەو باسە ینی باسێکی قەتعی نییە 100% ئەوەندە بەسە بۆ ڕاجحبوونی لای وجوبی داپۆشینی دەم و چاو لە زمانی فتنەدا کە وەکو وتمان قولی ئەئیمەی ئەربعە و ئەتباعی ئەئیمەی ئەربعە بەڵام هێشتا ئەوانەی کە دەڵێن لەگەڵ پابندبوون بە جلوبەرگەکی شەرعی چاک وەکو عەبایەک جلێکی فەڕاح تەسک نەبی تەنک نەبی لەگەڵ وازێنان لە خۆڕازاندنەوە و ناز و مەکر و دەنگ تەسکردنەوە ئەگەر دەم و چاوی بە دەرەوە بی جائیزە لەگەڵ پابندبوون بە هەموو ئەوانەی گوتمان هێشتا قەولەکەی احترامی خۆی هەیە و قەولێکی معتەبەرە يعني مثلا وەکو یەکسان نییە بەو قەولەی کە وڵای عارق خواردنەوە حەڵاڵە مثل یەکسان نییە بەوە بە بێگومان لەبەری يعني مثلا پیاوێک وەکو شێخی ئەلبانی بە ڕەحمەتی و خوا پاداشتی خێرداتەوە قەناعەتی وایە کە داپۆشینی دەم و چاو واجب نییە يعني 18-19 دلیلیش دەهێنێت بەڵام دلیلەکان وەڵام دراونەوە عالمی گەورە گەورە دوتویانە و استیدلالانە لە جێی خۆیان نین بەڵام ئەو قسەیە بۆ ئەوە ناکەم قەناعەتی خۆمم گوت لەو بابەتە
ئەو قسەیە بۆ ئەوە ناکەم کە بەڵام ناوەڵا دەموچاو قەتعەن دامەپۆشن مەبەستم ئەوەیە کە قەولی بەرامبەر بە سفر تەماشا مەکەن هەتاو پێتان وابێ هەموو ئەوانەی دەموچاویان داناپۆشن هەموو ئەو ئافرەتانایی دەموچاویان داناپۆشن گوناهبار ئەوە بە خاڵێکم بزان خاڵی دووەم ئەمن ینی شارەزای واقعی ئەو ماڵە نین ئاگاداری نیم ناتوانم لێرەوە قسەی ترا بکەم دەبێتە فتووا بۆ حادثەی معین ستا من بڵم بە قسەی داکو بابت مەکە و ئیمضی على شأنیکی ئێدەک لەوانەیە کارەساتی توش بکەم لەوانەیە بەستە زمانە هەرچی خێر و بێری لە دینەکەیشی داهەیە لی بگرمەوە لەوانەیە کارەساتێکی عائیلی بۆ بنێمەوە کە ئەسڵ نەهێڵم چێتە داوامەکەشی ئەسڵ نەهێڵن عەباش دەبە بکە ئەسڵ نەهێڵن هیچ بکە بەڵام قسەی عام دەکەم دەڵێم ئینسان بە حکمەتەوە ئەوە کە لە معروف باوەڕی پێیەتی ئەمری پێ بکە خەڵکی بۆ بانگ بکە دلیلیان بۆ بهێنێتەوە تێیان بگەێنێ بەتایبەت ئەگەر لە خۆی گەورەتر بوون و فەزڵیان بەسریەوە بۆکو دایک و باوکی ئەوە کە بە منکری دەزانێت نەهی لێ بکات دلیلی بۆ بهێنێتەوە خەڵک تێبگەێنێ دەستیان بگرێ لە خارجی ئەوە کە تێپەڕی دەبی یەکێک بڕیاری تێدا بدا کە ئاگاداری زروفی نزیکی ئەو کەسە وەڵامێکی مطلق تیدا دروست نییە ستا من ناتوان بە مطلقی بڵێم بە مطلقی گوێڕاڵی داکوباب ناتوان بە مطلقی مخالفەیان کە و سەریان دای لە بەرد و غەڵەتیان ناتوانم هاوە ئەوە دەبێت کەسێ قسەی تێدا بکات کە باشتر و باشتر ئاگاداری حاڵەتی دیاری کراویشی بێ عمومەنیش داکوباب ئەگەر مخالفەش کران دەبێت بە جوانی مخالفة بكرين بنرمونياني مخالفة بكرين حتى لقضية توحيد واجل الجال بدواي أو ذاك دفرمي وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما لدواي أو كخواجة جال فرمي جرال يا نبي أجر أمريان بي كردي شتي ببرستي جقل من لكاتك دا هيج علمو بلغشي لسرنيك خوايك بحق برستيج قال من فرمي وصاحبهما في الدنيا معروف سراي أو بجواني وبتشاتشي لأمر دنيا دا ما مليان لقلك كخلاف جتهبوا لقليان دزمات كردن هر دزمات كردن إطاعة لشتكاني ديكار إطاعية قصي خوش هر قصي خوش بقورة قلتنون ريز ديقتن هر بقورة قلتنون ريز ديقتن أقر مخالفش ممكن والله أعلم. جزاك الله خير. أوش بسياري دين يعني أو مقطعي دي كش كابراك قلتي دكتور موانا همان ما جنگا كي دور لبنيوانيا مشاك شيخ سامة باس يومان كرك قولي برامبريش يعني بشي أو قوتي هيك وكو قول حسابي وبكري بله نو وكو ناما قولي حاشا وعلماني وان قلتونيا كوايا ناتو من لسر أوا مثلا دادجي برز لمرحلة شاشي طبعا أنا بقولم كاكا تواو هرشي كرد مصلمي وحساب وكزمك أخذ دواي مثلا كشش صالي طبعا لدست دا كجهد ما دوش شيء أزجار زور من لدست دا أما لمال دانشتوم لبرسيبر وقتله حج كان ليش له مسؤوليته هالناقر أصلا دا برز من هرناد وزيته لو ميكم كابون مونا بالتالي من ناتو أم كانت كمسؤوليتي لقل حال ناقرم ناتو أم قصيشي جاري كاي بلن بردوام أو بكا يلن بردوام أو مك أبغى أو إزايم لقصة عامة كبوت والله أعلم. واضح. قدمت أجر بس شموب وخوم لسر يشب برنمو نعم دمي خوم لمسؤوليتي قيامة برامر خواه سبحانه وتعالى برامر خوش كبر رزقان شب برنمو أجرنا حينما أنتم بسال هاد داخلنا هنا وين أو بخلاعه أجر ما خومان سر يشلاب والله تعالى أعلم وأحكم. دەست خۆش پرسیاری 11 دەڵێ لە کاتی ئەنجامدانی نوێژی کسوف یان خسوف لە کاتی هەستانەوە لە کاتی هەستانەوە لە ڕکوعی یەکەمی فاتیحەی یەکەم پێویست دەکاتن سەمیع الله لیمەن حەمیدە بگوترێ یان بەس تەکبیرەکە دەکرێت؟
بارك الله فيك وەکو لە ظاهری قسەی فوقەهادا دیارە ئەو هەڵسانەوەی لە ڕکوع وەکو هەڵسانەوە لە ڕکوعەکانی دیکە وایە ئەمەرەوە ظاهری قسەکەیان دەلالە لەو دەکات کە هەر دەڵێن سمع الله لمن حمده الله أو أعلم. الفاتحة في دخيني. نعم. طبعا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. طبعا واضحة. پرسیاری دوازدە دەڵێ مامۆستا ئەو وتت بۆ قورئان خوێندن دەبێ گوێت لە دەنگی خۆت بی زۆر وازحی نووسێ بۆ زیکرکردنیش هەمان شتە هەم تێبگەین مامۆستا ئەوی وتت بۆ قورئان خوێندن مەبەستی ئەوەیە ئەمە ئەوەی گوتمان کە قراءەت دەنوێژ ینی لانی کەم بۆ خۆی گوێی لە دەنجی خۆی بێ ئەوە بۆ زیکریش هەروایە ئەوە مەقتەعی یەکەمی پرسیار دووەمیشم نوێژی سونەت جێگای فەرز دەگرتەوە ئەگەر نوێژێکت چووبی ئایا جێگە دەگرتەوە نوێژەکە بچی دەتوانێت قەزای بکەوە ئەو یەک دوو مەقتەعی تێکەڕ کردیەوە باشە باشە وەک دەڵێن کتێبی تایبەتی لەسەر نووسراوە بۆ زیکریش بڵێ ئەسڵ لە زیکردا ئەوەیە کە بێدەنگە بەڵام زیکر یانی یادی خوا جەل جەلالوهو بە مطلقی یادی خوا سبحانه وتعالى ئەگەر بە بێدەنجی و بە بیرکردنەوەش بێ لە ئایات و عەزەمەت و گەورەی خوا سبحانه وتعالى هەر جۆریشی یادکردنە بەڵام بێگومان ئەو زیکری بە زمان دەکرێت باشترە ئەوەیە دەربارەی ئەوە کە نوێژ قەزا دەکرێتەوە نەتەمە لە مەذهبی مە و لە معتەمەدی متەئەخرینی هەر چوار مەذهب نوێژی فەرز دەبێت قەزا بکرێتەوە ئینسان بە تەنبەڵی نەیانکە یان مەسەلەن عوزری هەبێ یان لەبەر تەنبەڵی نەیانکە دەبێت قەزا بکرێن وعولەمای مەذهبی مە فەرموویانە ئەو فەرمودانەی باسی ئەوە دەکەن کە نوێژی سونەت جێی نوێژی فەرز دەگرێتەوە بۆ دوو شتە یەکەمیان ئەو خەلەلەی نەناو نوێژە فەرزەکان هەیە دومیان ئەو نوێژە فەرزانەی ئینسان وەفاتیشی کردووە هەر نەیزانیوە نەیکردوون مەسەڵەن نوێژی نیوەڕۆ هەر نەیزانی نەیکە هەتا مردیش نەیزانی فڵانە نوێژی نیوەڕۆی نەکرد هەروە بیری نەهاتەوە لە قیامەت خوا سبحانه وتعالى نوێژ سونەتەکانی بۆ دەخاتە جێگای بەڵام ئەو بابەتش بابەتێکی خلافیە خلاف هەڵدەگرێ وەڵی هەردوو قەول هەر زۆر بەهێز بڕابکە ابن القیم پێم وایە لە مەدارج السالکین بۆ ئەو قەولەی دەڵێن نوێژ قەزا دەکرێتەوە نزیکی 50 دلیل دەهێنێتەوە نازانم بزەوت چەندە وابزانم نزیکی 50 دلیل دەهێنێتەوە توقع کرد خوا چەند دوایی زیاتر لە 50 دلیلیش بۆ ئەوانە دەهێنێتەوە وەڵا نوێژ قەزا ناکرێت دوایی ویش تەرجیح دەدا کە نوێژ قەزا ناکرێت بەستمەوەیە لەو بابەتە وەڵا هەردوو قەولی معتەبەر و بەهێز و شایستەی ڕێز و تەماشاکردن ئەو بە واضح بێ بالتالي والله احتياط ئەوەیە ئینسان کە نوێژی لەبەر تەنبەڵی چوو خوا بمان پارێزێتەوە لە پێشێ دەبێ بزانینەوە تاوانێکی خەتەر خوا بمان پارێزێت بۆ خاتری عەزەمەتی خۆی احتیاط ئەوەیە ئینسان قەزای بکاتەوە و سونەتیش هەر زۆر بکە الله أعلم. باش پرسیاری سێزدەم دەڵێ پرسیارەکەی من لە بابەتی تەهارەیە زۆر زەرور بوو نەمتوانی جارە ڕابردوو بیپرسم زۆر هەندێک قسەی دەکاتن ئەلمهم دەڵێ لە فەصلی ئەحکامی حەیض والنیفاس لە باسی خوێنی نیفاس لە دەقەی 4 فەرمووتان ئەو خوێنەی لەگەڵ منداڵ بوونەکە دەردەچی نیفاس نییە بەڵکو خوێنی دوای منداڵ بوونە باشە کەواتە حکمی ئەو خوێنەی لەگەڵ منداڵ بوون دەردەچی چییە و بە چه حساب دەکرێت خۆ ئافرەتێک لەو کاتەدا بەژانی زۆریەوە ناتوانانی نوێژەکانی بکات وەڕێک لەو کاتێ منداڵەکەشی دەبین نا بەڵکو ئافرەتی وا هەیە ڕۆژێک یان دوو ڕۆژ هەر ژانی لێ و لەو دەومەوەی ژانی منداڵ بوون دەگری هەر خوێن دەبینی عادەتەن هەموو ئافرەتێک ئاوە حکمی ئەو خوێنە چیە مادە نیفاس نییە تەماشا ئەمە ئاگامان لێبی کە منداڵ دەبی طبعاً هەندێک خوێنی لەگەڵ دەردەچێت نەمەسم ئەو خوێنە بوو نەک ئەو خوێنەی دوای منداڵ بوون دوای منداڵەکە بوو دەردەچی ئەوە نیفاس ئەوەی دوای من ئەوەی لەگەڵ منداڵەکە لە کاتی منداڵ بوونەکە دەردەچێت ئەو خوێنە خوێنی نیفاس نییە ئەوە خاڵیەکە خاڵی دووەم یخۆ ئەمە کە وتمان ئەو خوێنە خوێنی من نیفاس نییە خۆم بەستمانەوە نییە کە نیفاس ینی ئەو ئافرەتە یەکسەر دەبێت نوێژ بکە نا دەبێت تەماشا بکەین داخۆ بزانین ئەی نیفاسی دوای منداڵ بوونەکە
کەی پاک دەبێتەوە لێی کە لەوە پاک بوویەوە ئەنجا خۆی دەشوان نوێژێ دەکە. ئەمە ویستومە پێت بڵم ئەو خوێنی کە لەگەڵ منداڵ دەردەچێ ئەو خوێنە خوێنی نیفاز نییە، نیفاز دوای منداڵبوون دەردەچێ. مەبەستم ئەوە نەبووە مادام ئەو خوێنە خوێنی نیفاز نییە کە منداڵەکە هاتە دەرەوە دەبێت هەچێتە سەر پێ و نوێژەکانی ناشتیوانە ئیدی دوای ئەوە نیفاز دێ ئەی نیفاسەکەی قیتەواو دەبێت کە نیفاسەکە تەواو بوو ئەنجا خۆی دەشوا و ئەنجا نوێژ دەکەن. هیوادارمەوەش وازح بێت. واضح ئینشاءالله. پرسیاری چاردە دەڵێ لە هەموو مزگەوتەکان دیواریان لەمپەر هەیە لە نێوان ئیمام و مەئموم، لەو حاڵەتەی چ بکەین بە تایبەتی لە نوێژی جومعە؟ خۆ درگای کراوەش هەیە لە بینی ئیمام و مەئموم. خۆ منەمان گوت نابی هەر لەمپەر و دیوار هەبی، گوتمان ئەگەر دیوار و لەمپەر هەبوو بە نەوعەکیش ڕێگایەک درگایەک هەبوو کە مەئموم بگاتە ئیمام بێ ئەوەی سنگی لە قیبلە لا بدا دروستە، بەمەنجەک ئاگای لە نوێژی ئیمامەکەیشی هەبێ. ئەگوی ئەوەی ئافرەتان ئێستا ئەوش لستە و بابێ ئەمە ناڵێن دروست نیە ئەگەی ڕستم ینی جارێ بە لە ظاهری ئەوە ببینینەوە کە لە مەتنەکە خوێندبوومان. باشە. پرسیاری پازدە دەڵێ ئایا وەستان پێش هەستانەوە هەیە لە کاتی دوای سوزدەی دووەمی ڕکعەتی یەکەم و سێیەم ئەو کاتانەی کە تەحیات ناخوێندرێ؟ ئەمە بەستی مەسەن ئینسان ڕکعەتی کەمەڵ دەستەوە بۆ ڕکعەتی دووەم کە لە سوزدە هەڵسایەوە یەکسەر هەڵسێتەوە سەر پێ یاد دانیشتێک بکە ئەنجا هەڵسێتەوە سەر پێ. ئەو جلوسی استراحی بڵێن لە مەذهبی مە و لە مەذهبی جمهوری عولەما هەیە و فەرموودەی صحیحی لەسەرەوە والله ئەعلەم. وەکو سونەت وانە بابەتی هەیئەتەکان. پرسیاری 16 دەڵێ لە پێنج نوێژە فەرزەکە باسی مامۆستا لە پێنج نوێژە فەرزەکە باسی جومعی نەکرد، فەرمووی تەنها ئەم پێنجە فەرزن لەبەرچە ئەگەر ئەفەرموویە جومعە بۆ هەموو کەس نییە خۆ پێنج نوێژەکەش بۆ هەموو کەس نییە. فەرمووتان نوێژ لە کاتە حەرامەکان ئەو مەقتەعی دووەمیتی یان یەکەم جواب دەدەێ و یان بیخینمەوە؟ فەرمووتان نوێژ لە کاتە حەرامەکان ڕێگە پێدراوە ئەگەر هۆکارەکەی پێش نوێژەکە بوو، ئەگەر هۆکارەکەی پێش نوێژەکە بوو. ئەی ئەگەر کەسێک زەڕور بوو ئیستیخارە بکاتن لەبەروی هۆکارەکەی کە دوعاکەیە لە دوای نوێژەکەوەیە مەزەیمە ناکرێت بۆ وەقتان. باشە با لە یەکەم و پێدابین نوێژی جومعەش وەکو نوێژی نیوەڕۆ مامەڵەی لەگەڵ کراوە، یعنی بەڵێ قەولی معتەمەد و بەهێزی مەزەوی مە ئەوەیە جومعە نوێژێکی سەربەخۆیە نیوەڕۆیەکی کورتکراوە نییە، بەڵام هەر وەکو لە زمینی پێنج نوێژەکە مامەڵی لەگەڵی لەبەرەوە کەس لە فوقەها نابینی بڵێ شەش نوێژەکە یان شتیوان نییە، هەر لە زمینی و پێنج نوێژە تەنها نیوەڕۆی ڕۆژی جومعە نوێژێکی تایبەتی تێدایە و فەرقی ئەوە خاڵی دوو دەربارەی کاتە حرامکراوە ئەوەی من زانیومە عولەما والله أعلم ئەوەی من زانیومە والله أعلم ئەوەی کە عولەما مەزەیمە فەرموویانە استیخارە واجب نییە کە زۆر زەرور بوو لەو لەحزەیە بیکا کە یا با دوای خاکەمێک کە وەقتی ئەو وەقتە دەربچێ وەقتە بێکە نوێشتیدا ئاسایی یا بەس با دوعایەکە بکە والله أعلم. دەڵێ ئەگەر لە 50 پرسیارەکەش جواب نەدراوە لێتوە دەڵێ باسەچی لەویت ئەگەر لەو پرسیاران جوابێنێداوە باسەچی قونوتی بەیانیان بکاتن چ بکرێت لەو ناوە و خلافە دوور و درێژەدا؟ والله ئەو باسە خلافی هاوڵانی بەڕێزی لەسرە، خلافی تابعی بەڕێزی لەسرە، خلافی ئەئیمە بەڕێزەکانی دینی لەسرە، خلافیدا معتەبەرە و مژدەتان لێبێ سەلەف زۆر بە سادەیی و هەیینی مامەڵەیان لەگەڵ خلافانە کردو ئەو باوازح بی والله تەساهولیان تێدا کردو والله لە چەند ئیمامی بەڕێز دەجێڕدرێتەوە کە باوەڕی پێی نەبوو خوێندوویەکیش. ئەمما ئەوە باش بزان ئەوە کە ئیمام قونوت بخوێنێ و
مەأموم لە دوایەوە بە ئەنقەز مخالەفەی بکا و ئامین نەکا و دەستدا بگرێ و بە ئەنقەز بووی سەف تێکدا نەمزانیوە لە ئیمامێک لە ئیمامە بەڕێزەکانی سەلەفەوە بجێڕدرێتەوە، ئەمن نەمزانیوە ئەو کەوتوێتە بەرچاوی ئیمامەکی بەڕێز بڵێ وا بکە ئیمامەکی هەبێ لەو بابەتدا. ئەمە سێم دەترسێم هەر حەزی خۆ بە دیارخستن و تەفرقەی سەفێ. ئەو بابەتە خلاف تێیدا ئاسان و فراوانە. ئەگەر ئیمام قونوتی نەخوێن متابعی بکە و ئینشاءڵڵا هیچ ئیشکال بۆ نوێژەکەت دروست ناکە. قونوتیشی خوێن دەستیش بەرز بکە و ئامینیش بکە. والله أعلم. جزاك الله خيرا. پرسیاری حەفدەم دەڵێ مامۆستای بەڕێز باسی ئەوت کرد نوێژ لەسەر کافر ناکرێ بەڵام کفنکردن و ناشتنی دەکرێ بکرێت ئەی کەواتە غوسلش ئاساییە بکرێت بە کافر یان ئەویش وەکو نوێژەکەی حکمی کفنکردنیە ئاساییە بکرێت ئاساییە بکرێت. پرسیاری هەژدە دەڵێت ئایا کەسێک ڕۆژانی هەینی بچیتە دەرەوەی شار و بچیتە خوتبە دەتوانی دوای خوتبەکە نوێژی عەسر جەمع بکە لەگەڵی جەمع قەسر بکە یان ناکرێت چکە نوێژی هەینیە و لەگەڵی جەمع ناکرێت؟ لە مەذهبیمە و لە مەذهبی جمهوری عولەما نوێژی عەسر لەگەڵ نوێژی جومعە قەسر دەکرێت. قەسر جەمع دەکرێت، عەفوا جەمع دەکرێت. یعنی دوای دوو ڕەکعەتەکەی چوار ڕەکعەت دەکەی؟ ئەگەر قەسری ئەگەر قەسر و جەمعی دەکرد لە دوای دوو ڕەکعەتەکە دوو ڕەکعەتی عەسر دەکات. ئەگەر بەس جەمعی دەکرد چوار ڕەکعەتی عەسر دەکات. پرسیاری نۆزە دەڵێ پرسیارێک لە سەڵات الجەماعە ئەگەر تەنها ژن و مێردێک بن پیاوەکە لە مزگەفتەکەی نوێژەکانی بکە ئافرەتەکەش دەوێ ئەجری جەماعەتی هەبی دەکرێت لەگەڵ نوێژە سوننەتەکانی پیاوەکەی بکاتە جەماعەت بە نیەتی فەرزەکەی خۆی؟ جەماعەتێک لە مامۆستا بەڕێزەکانی ئێمە ئاوایان دەکرد کە جەماعەتیان لە مزگەوت تەواو دەکرد دەیانگوت سوننەتەکەمان دەبینە ماڵێ اقتیدامان پێ دەکەن. ئاساییە والله أعلم. ئەگەر مامزەڕە چی بجێڕیەوە چۆنیەتی نوێژکردنەکە چۆن ڕادەوەستن لە دواوی پیاو ڕادەوەستی. یعنی ئەگەر بەس ژن و پیاویش بوون نوێژیان بە جەماعەت کرد ژنەکە بەتەنیش پیاوەکەەوە ناوەستی بەڵکو لە دوایەوە دەوەستی. یا مەسەرەن ئەگەر باوک و دایک و کوڕێک نوێژیان دەکرد ئەوە باوکەکە دەوەستێ کە ئیمان بێ کوڕەکەی لە لای ڕاستیەوە دەوەستێ دایکیش لە پشتیانەوە دەوەستی. ئەگەر دایک و کچەک بوون دایک و کچەکە لە پشتیانەوە دەوەستی. ئەگەر باوک و دوو کوڕ و دایکیان بوو باوک لە پێشەوەکو ئیمان دەوەستێ دوو کوڕەکە لە دوایەوە دەوەستن بە سەفێت دایکیان لە دواوە دەوەستێ بە سەفێت. ئێستا ڤیددیوانە نازانم بە پێش چاو دەکەوی یان ڤیددیۆ دادەنێن پیاوەکە دوگور دەچی دادەنێ ژنەکەشی لە تەنیشی دادەنێ یەک تۆز دەیکشێنەوە. نابێت علم و دین لەو ڤیددیوانەوە وەرناگیری یا کابرا على اساس سنة تطبیق دەکا على اساس ئەوە دەست نوێژە وڵای ئەوە شۆردن نییە بە قورئانەوە دەستی تەڕ بە ئەندامدایەنە دوایی نازانم چێ گوتی ئیلا سنە دوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بیابانێکی وشتی کەم ئاودا بووە کاکم لە ڕووسیا بە یەک پەرداخ ئاو دەست نوێژە یەکر ئەوها ناخۆ ئەوە سنەت نییە. ئیمامانی بەڕێزی دین سەلەفی کیرام کە لە تۆ پێداگرتر بوون لە تطبیق سنت ئەویان نەکردەوە چییە نازانم. بالتالي علم و دین لەو نوع ڤیددیوانەوە وەرناگیرێ والله أعلم. پرسیارێکی دیکە دێ پرسیاری بیستەمە تقریبا 4-5 مقتاوەڵە وەختەی باشمان لێ دەبات دەڵێ بابەتێک پەیوەست بە بابی پاچێتی و نوێژی ئافرەتان کەسێک لە سەرەتاکانی دووجیانیدا خوێنی لێ دێ ماوە دکتۆر پێی گوتیە دەبی تەنها لەسەر پشت بکەوی نابی هەستیتەوە چونکە حاڵەتەکەت دەگمەنە و دەبێتە هۆی لەبارچوونی منداڵەکەت کە پێشتر 3000 منداڵی لەبار چووە ئەلف و با و جیمە
ئایا نوێژەکانی دروستن ئەنجامی بدە بە گەردەبی نوێژ بکات چۆن نوێژەکەی دەکات دەتوانی بە دانیشتن و نوێژ بکات بەڵام لەبەر ترسی لە بارچوونی منداڵەکەی دەبێت چۆن نوێژەکەی بکە جیم ئایا نوێژەکانی دووبارە ناکاتەوە ئەگەر واجب بوو نوێژ بکە ئەوە پرسیاری یەکەمی بارە سوورە وەڵام دینەوە مادام ضرورە لەسەر پشت نوێژ بکە لەسەر پشت نوێژ دەکات بەس بالی فەک خەنە ژێر سەری تاوەکو دەموچاوی تۆزێک ڕۆقی لە قیبلە بێ ینی قاچی ڕۆقی لە درێژ دەکات شتێکی بەرز دەخەنە ژێر سەری تاوەکو دەموچاوی تۆزێک ڕۆقی لە بێ و بەو شکڵەوە نوێژ دەکات و دووبارەکردنەوەی نوێژەکانی لەسەر نییە ئەو بە کورتی والله أعلم ئەوجا دووەم دەڵێ فریانەکەوتنی فاتحە لە نوێژی جەماعەت بەهۆی تاخیر بوون و فریانەکەوتن نوێژەکە بەتاڵ دەکاتەوە وەلەو جوابیشت داوە بەس طبعا ئەومان جواب داوە ئەگەر ئەو بێ وەکو تا استفادە لە وەختەکە بکەین فەنگە پێز نکات دووبارەوە ڕکوعەکە ڕاگەیشت ڕکعتەکە حیسابە پرسیاری چارەم دەڵێ سێمی دەڵێ خوێندنی سوڕەتی دوای فاتحە لە ڕکعتەکانی سێم و چوارەم ئایا جایزە کێشە بۆ نوێژەکەی دروست دەکاتن ئەگەر کەسێک لە بیری چوو لە ڕکعتی سێمە و دواتر سوڕەتێکی خوێند چی بکات لەو حاڵەتەدا زەیکی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نەمزانیوە وارد بوو بێ نە بە صحیحی نە بە ضعیفی کە لە سێم و چوارەمدا سوڕەتی خوێندووی بالتالي مخالفەی سنەتە جارێکیش کردی کێشە بۆ نوێژەکەی دروست نابێ بەتاڵ نابێتەوە سوزەی سەهۆیشی ناوێت بەڵام نابێ لە سەری بەردەوام چەند نابێت لەسەر مخالفەی سنەت بەردەوام بێ بەڵێەوە هەندێک جارەوەنە تطبیقی دەکەن کە مەسەلەن قورئانی حیفظ دەکە دەیکاتە چار قسم لە هەر چار ڕکعتی هەرزار و بە شەشی دەخینی ئازازانیمان ناوی چارم پرسیاری دەڵێ لە نوێژی جەماعەتدا کەسێک هەستایەوە بۆ ڕکعتی دووەم و لە بیری چوو سوڕەتی فاتحە لە دوای ئیمام بخوێنی ئیمام ڕۆیشتە سوزدە و ڕۆیشتە سوزدە ئایا نوێژەکەی بەتاڵ دەبتەوە لەو حاڵەتە ئەگەر بەتاڵ نەبیتەوە سوزدەی سەهو پڕی دەکاتەوە ئەوە بزەمەکو ئەوی دێ یان جودایە ینی با لە سورعەکەی نامادەم دیسان دووبارە بوویەوە ئەمەڵین یا پێشەوەی بچێتە ڕکوع بەبی بۆی دەردەکەوت کاکەوە ئیمام چوە ڕکوع من فاتحەم نەخوێن ئەگەر پێشەوەی چۆ ڕکوع گوتمان ئەگەر هەستی کرد پێزانی پێش ئەوەی ئیمام لە سوزدەی یەکەمی هەڵسێتەوە ئەو فاتحە تەواو دەکات فاتحەی خۆی دەخوێنەوە و دوایی دەگاتەوە ئیمام ئەگەر نا ینی لە ڕکوع بەبیریاتەوە کە لە ڕکوع هەڵسابەوە یان زانیت بە ئیمام ڕناگا ئەو کاتە هەر لەگەڵ ئیمام دەڕوا ئەو ڕکعتەی حساب ناکات دوای کە ئیمام سەلامی دایان هەڵدەست ڕکعتێک دەکات سوزدەی سەهوشی نا والله ئەو پرسیار بیستم تاوە پرسیاری 21 دەڵێ پرسیارم لەسەر جلوبەرجی ئافرەتانە لە ناو نوێژ باشە منوام دەزانی کە لە ناو نوێژ ئاساییە پێت دیاربی تا قولە پێ کێشە نییە بەڵام لەو دەرسە دەڵێ دەبی پێشی دیار نەبی ئێستا من زۆر هەوڵ دەدەم و پێم دادەپۆشم هەتا لە بیرم بی بەڵام زاری وا هەیە لە ناو نوێژەکەم بە بیرم دێتەوە یان لە ناو دوای نوێژەکەی بە بیرم دێتەوە لە ناو نوێژەکەی نوێژم ببڕم یان کە تاوا بووم دووبارەی بکەمەوە باش لەو حاڵێکە ئەو باسی کرد ئەو نوێژانی کە پێشزانین کردوێتی داخۆ دووبارەی بکاتەوە یان ناخلافشیدا ئینشاءالله پێویست ناکات دووبارەی بکاتەوە با دووبارەی نکاتەوە بەڵام ئێستا دوای ئەوەی کە زانیویەتی دوای نوێژ بۆی دەرکەوت کە پێیەکانی دانەپۆشتووە با نوێژەکەی دووبارە بکات والله أعلم ئەگەر لە ناو نوێژش بوو پێی بڕیت لەسەر تاوە بەتایبەت ئەگەر زۆر بوو ینی بەتایبەت ئەگەر زۆر تێپەڕی بوو بەسەر نوێژەکەیدا والله پرسیاری 22 دەڵێ ئافرەت دەتوانێت لە شوێنی گشتی کە نامەحرەم دەیبینی نوێژ بکاتن ئەگەر مەجبور بی ئایا و ئەگەر جایزبی ئەو کات دەم و چاوی داپۆشراوە نوێژ دەکات یان نیقابەکەی لا دەبات ئەوەن پێویست نییە نیقابەکەی لا بە نوێژ بە دەم و چاوی داپۆشراوی شەوە دەکرێت ئەو چونکە دەڵێ لە نوێژ دەبی دەست و دەم و چاو دیار بی وا دەزانی بەشەکە لە پی دەست و دەمچاوی نەماوە دەیوتمانە ئاساییە ئەگەر بەتەنیا نوێژی کرد بەتەنیا ئاسایی دەست و دەمچاوی دیار بی ئەوە زۆر خەڵک ئەو بابەتی غەڵەت تێدەگاتن
وا حەج دێ دەزانی کە نوێژ کرد حرامی حەج تێکەڵ ئەوە بەڵێ کە مەجبوریش بوو کە نوێژەکەی دەچیا ئاساییە لە شوێنی گشتیش نوێژ بکە والله ئاعلم قاغەکەشی لا نادات پرسیاری 23 سەوتم دێ لە لادوەنیا مەزبوطە شێخ ئەحمەد وەمزانی پتر باش پرسیار 23 دەڵێ لەبەر چەند هۆکارێک المیم دەڵێ پرسیارەکەمەوەی مامۆستا لە بابەتی غوسل فەرمیان ئەلویلادە کە مەبەست منداڵبوونە چه عملیات بی یان بە تەبیعی بی غوسل واجب دەکات باشە کە ئافرەت منداڵی دەبی بە تایبەتی کە عملیاتە ناتوانێت تا هەفتەیەک خۆی بشووە لەبەر لایەنی پزیشکیەکەی ئەی ینی لەو هەفتەیە ناتوانێت قورئان بخوێنێت تا غوسلەکەی لە خۆ دەردەکات خۆ ئەومان تقریبا باس کرد چەند جار لە پرسیارەکانی تەهارەت لە جارێک وەڵاممان داوەتەوە کە ئەوەوە یەک دو عزری هینایتەوە دەڵێ زۆر زەڕوڕە و لەزەم چ کردیتەوە ئەگەر دەنجی بەرز نەکاتەوە ئەگەر دەنجی بەرز نکاتەوە بەس تەماشای قورئان بکە یان گوێی بۆ بگرێ یا بەس لێوی پێ بجوڵێن ئاساییە گوتیشمان جەماعەتێک لە ئەهلی عیلم فەرموویانە نا ئافرەت بەهۆی منداڵبوونە بەهۆی حێزەوە وەکو جەنابەتی پیاو نییە لە بەرۆی لابردنی لەسەر خۆی نییە و ئاسایی قورئان بخوێنێتەوە بەمەرجێک دەست لە مصحف نەدا بەمەرجێک دەست لە مصحف نەدا دەست لە قورئانەکە نەدا پێستی بەر قورئانەکە نەکرێت والله ئاعلم باش پرسیاری 24 دەڵێ ئەگەر کەسێک ساڵێک یان زیاتر نوێژی نەکردبوو دواتر چۆن بیان جێڕێتەوە ئایا دەکرێت خۆی تەقلیدی ئیمامێکی تر بکە کە دەیکاتەوە ئەوە یەک دووەم بزانێ دەڵێ ئەوەی جواب دۆ هەندێک پیاوی بەڕێز کە نوێژیان جێڕاوەتەوە مەسەن خزمێکی مامۆستایشی ئێمە نوێژی 15 ساڵی جێڕایەوە سوبحان الله یان نوێژی 15 ساڵ جێڕایەوە هەذا لا علم طریقەتیان بۆ داناوە کە مەسەن نوێژی ساڵێکی چوو ساڵێک دوای هەر نوێژێکی بەیانی ئەمڕۆی نوێژێکی بەیانی دیکە دەکات لەگەڵ نوێژێکی ئەمڕۆ نوێژێکی ئەمڕۆ دەکات وهكذا یان وتمان ئەگەر ئینسان بە قەناعەتەوە بە ئەوسایەکی بەڕێزی خاوەن علمی خاوەن تەقوا فتوای بۆ داکە نوێژەکانی دووبارە نەکا ئەوە قەزا نەکاتەوە نەجێڕێتەوە دەتوانێت و ئینشاءالله ئیشکالی تێدا بەڵێ لە مەقطعی دوێم دەڵێ ئەگەر کەسێک جەنابەتی لەسەر بوو پێی عیب بوو بیڵێت بە ئەنقەست بە بێنیەت نوێژەکەی لەگەڵ ئەوانی تر دەکات دوای نوێژەکەی دەکاتەوە ئایا گوناحبار دەبی والله باش نییە هەندێک لە عولەما فەرمیانە تاوانی گەورەیە ینی پێویستە ئەمەش وردە و دە مەرحەلەی ئەوە تێپەڕێن کە شەرم لەو شتانە بکەین ئەو بابەتانە بابەتی زۆر ئاسایی تووشی هەموو بەنیادەمەک دەبی هەموو بەنیادەمەک دەبی بالتالي ئینسان شەرم نەبتە مانعی ئەوەی کە لەخوا سبحانه وتعالى بترسێ و خوای گەورە بەو نەوە پەرستی کە لی داوا کرد بۆ بەڕاستی و شەرمە محمود نییە باش داروە لە نوێژی جەماعەت کەسێک بەبیری دێتەوە لە ناو نوێژەکەی دەست نوێژی نییە بەس لەبەرەوەی پێی عیبە نوێژەکەی نابڕی و بەس سەر پێی بەقەی ناکە بەس ئەو بەسەر هەموو بەنی بەشەری هەموو بەنی بەشێت دوای ئەو دەبێتان بزانێت کە ڕازیکردنی خوا سبحانه وتعالى بەنسبەتی ئەوە لە پێش هەمووشتەوە زانم موقیفێکی ناخۆشە بەتایبەت ئەگەر ئەوانەی چواردەوری کەسی حاڵی و لێزان نەبن بەڵام ینی زۆر ئاساییە و شتانە تووشی هەموو کەس لەوانەیەوان لە مەرحەلەی عمری وابی دوای ئاسان دەبنشتی زۆر ئاسایی بەشێکی ئاسایی ژیان بەڵێ پرسیاری 25 دەڵێ حکمی سوزدەی سەهوو کە سونەتە لێ حاڵی نابم ئەوە دیارە لە ڕووە ئوسوولیەکەی تەرکی سونەت عیقابی لەسەر نییە بەڵام ئایا لێرە بە تەرکردنی حکمی نوێژەکەی چی لێ دێت ئەگەر نوێژەکە هیچ یعنی لە هەموو ئەو جیانی لێ دەرسەکە گوتومانە سوزدەی سەهوو دەبا ئەگەر نەیبرد هیچ پاداشتە بوو لە قیچ خۆی دا و تاو نوێژەکەی دروستە بە مەرجێک ئەو شتانی دیکەی کردوی کە پێمان بەڵێ ئەگەر ڕوکنەکەی دەکاتەوە بەس ئەگەر سوودەی سێکوەکەی لە دیتۆ تەبیعیە ڕێک پرسیار دواتە دەڵێ ئافرەت ئەگەر نوێژی کرد و کاتەکانی
ئەگەر نوێژی کرد و پرچی مووەکانی نێوچوانی چەند تاڵەکی بە دیارکرد نوێژەکەی دروستیان نە دروست نییە لە ئەسڵدا والله أعلم مەگەر بە هۆکارێک وەکو با وەکو پانکەیەک دوسێت تاڵ چەند تاڵێک لە قژی دەرخا یا زیاتر و ئەو زوو دای پۆشێتەوە ئەگەر نا دروست نییە والله أعلم پرسیاری 27 دەڵێ پرسیاری ئەگەر کەسێک سەفەر بکە لە ماڵی خۆی لە بۆ شوێنێکی دوور کە دووریەکەی زیاترە لە 80 کیلومتر و لە بۆ چەند ڕۆژەکیش لەوێ دەمینێتەوە لەو شوێنە گریمان لە پێنجێنەوە لە بۆ سلێمانیە زیاد لە 2 ڕۆژ یان زیاتر دروستە نوێژەکانی قەسر جەمع بکە لە نێوان نوێژەکان هەموو ڕۆژێک تا دەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی باشە بە کورتی هەڵڵین پێکەوە پرسیارانی دەربارەی قەسر و جەمع هاتوون وەڵامی دینەوە مادام لە 80 کیلومتر دوورترە لە ڕێگا قەسر و جەمع دەکا ئەو ئیشکالمان نییە لە ڕێگا لە چوون لە هاتنەوە لە ڕێگا کە نوێژی کرد مەسەڵەن خۆی ماڵ لە پێنجۆنە بۆ سەفەر هاتووە بۆ سلێمانی ئەگەر زانی جگە لە ڕۆژی هاتن و گەڕانەوە 4 ڕۆژ زیاتر دەمێنێتەوە کە گەیشتە سلێمانی هیچ کە قەسر و جەمع ناکە سەن 10 ڕۆژ لە سلێمانی هەفتەک لە سلێمانی دەمێنەوە ئەوە کە گەیشتن سلێمانی هیچ کە قەسر و جەمع ناکە خەلاص هەرکە گەیشتن سلێمانی هیچی دیکە قەسر و جەمع ناکە کە نەمزانی نایکەی جان لە یەکەم ڕۆژیشەوە نایکەی نایکی چکە تو ینی نیەتی ئقامە دەهێنی دەبێت ماوەی چاک ئەگەر نەیزانی کەی دەگەڕێتەوە وڵی چاوەڕی شک دەکەم لەوانێ سمێنێ پێک بێلانێ مانگە چکە بڕوە ئەوە جگە لە ڕۆژی هاتن و گەڕانەوە هێنێ و 2 ڕۆژە حساب ناکە جگە لە ڕۆژی هاتن و گەڕانەوە 18 ڕۆژ قەسر و جەمع دەکات 18 ڕۆژ کە لەوە زیاتری پێچ و هەستی کرد تەواو لە دوای ئەو 18 ڕۆژەوە ڕای دەگرێ الله أعلم پرسیاری 28 دەڵێ مامۆستا ئەگەر کەسێک زەیت یان دژەخۆر لە دەموچاوی بدات دواتر بچی دەموچاوی یان دواتر بچی دەستنوێژ بگری 3000 ئاویشی بە دەموچاویدا دەکات ئایا نوێژەکەی قبوڵە یان نە کە ئاو نەگەیشتە پێستەکەی دەستنوێژەکەی هەڵ ناگیرێ و نوێژەکەی دروست نیە نازانم جەخۆرەکە دەیڵێ ئاو بگاتە پێستیان جا بە عەکسی کاتەوە با دەست نوێژەکە بگرێ ئەنجا جەخۆرەکە بەکاربێن پاشان یەکەکی پرسیارەش دیکە دەڵێ هیچ شتێک هەیە ئەگەر ئافرەت بیکاتن جێی ئەو خێرەی لە بۆ بگریتەوە کە پیاوان لە کاتی ناشتنی مردوویەک دەستیان دەکەوێت وەڵێ دوعای خێر بۆ خۆی بۆ کە سوکاری مردووەکە خۆی ئارام بگرێ قژی نەڕوتێنێتەوە و ڕوومەتی نەکوتێ و جلی نەدڕێنێ و ئافرەتەکانی دیتی کە سوکاری مردووەکەش هااندا لەسەر سەبر و ئارامگرتن ئەوە خێر و پاداشتی ئێجگار گەورەی بۆ ئافرەت تێدا پرسیاری سی دەڵێ لەسەر باسی جەماعکردنی نوێژی مەغریب و عیشا لێرە لە ئەڵمانیا لە مانجی 5 و 6 و 7 و 8 بانجی عیشا سعات 11 لە بۆ 11:30 دەبی بانجی مەغریبیش سعات 9:30 و هەتا دەیشەوە ئەو وەختە لە بۆ منداڵ تۆزە قورسە نەخەوی تا نوێژی عیشا دەکرێ منداڵ ئەو دوو نوێژە جەمع و تەقدیم بکە واتە لەو 4 مانگە نوێژی مەغریب و عیشای پێکەوە بکاتن بارك الله فيك طبعا بأنقذوا بسيارة دانك وڵامی بدەینەوە طبعا ئەو بابەتە هەر لە مینهاج دەخوێندرێ ئەو وڵاتانی کە شەویان زۆر کورت دەبێتەوە بەناوعکە مثلا شەفەقی ئەحمەر هەر ون نابێ خۆر هەڵدێ بەیان هەڵدێ مثلا هەندێک فەرمویانە بە پێی کاتی نزیکترین وڵات لێیانەوە مامەڵ دەکەن هەندێکیش فتوان بۆ داوە کە جەمع دەکەن حال من ئەم دوانی ڕۆی لە هەندێک مامۆسای بەڕێزی خۆم پرسی خوابیان پارێزێ
فەرمیان مادام منداڵن ینی بالغ نەبوو مەرجێک بالغ نەبوون مادام منداڵن هێشتا بالغ نەبوون نوێژیان لەسەر نییە بەڵێ لەسەر ئێمەیە فەرمانیان پێ بکەین بە نوێژ بەڵام نوێژیان لەسەر نییە بۆ معنایە کە نیکەن گوناهبار ببن چکە پێش بلوغ گوناه نانووسرێ مادام وایە ئاساییە جەمع و تەقدیم بکەن لەگەڵ ئێوارە عیشاکەشیان بکەن و بخەون ئەوی بەیانەکەیان بەڕێکی پێ بکرێ بەڵام بالغ بووەکان نا ئەوانەی بالغ بوون نابێ شتی وا بکەن والله ئەعلەم بەڵێ ئارام بگرن هەتا کاتی عیشا دێ هیوادارمەوە وازح بێ واضح جزاك الله خير. پرسیارەشی دیکە دەڵێ ئەگەر کەسێک لە نوێژە فەرزەکان لە تەحیاتی کۆتایی گەیشتە ئیمام ئایا جەماعەتی لە بۆ حیسابە یان نا؟ بەڵێ پاداشی دەکەیت چووە بەڵام مادام لە تەحیاتی کۆتایی گەیشتوتە ئیمام جەماعەتی بۆ حیساب وار مەقطعی دیکەش لەسەر و مانزەڕێ دەڵێ کاتێک مەسەلەن لە نوێژ تاخیر دەبی تاخیر دەگەی مەسەلەن ڕکعتی دووەمە سێمە چارەمە نازانین چۆن تەواوی بکەینەوە زۆربەی جار لێمان تێک دەچی ئەگەر بە کورتی بە بکەین باشە بارەکە الله فیک بڕوانە یعنی دابنێ ئەمە با دەبی لە پێشەوە ببڕێنینەوە کە ئەمن ئەگەر بە ڕکوع ڕاگەیشتم لەگەڵ ئیمام ئەو ڕەکعەتەم بۆ حساب ئەگەر بە ڕکوع ڕانەگەیشتم لەگەڵی کە چووم کە نوێژەکەم دابست لە ڕکوع هەڵسابەوە ئەو ڕەکعەتەم بۆ حساب نییە کابوو ڕەکعەتی داهاتوو بۆ من دەبتە ڕەکعەتی یەکەم بۆ من دەبتە ڕەکعەتی یەکەم بۆ من لە ڕەکعەتی دووەم لە ڕەکعەتی دووەم لە ڕەکعەتی دووەمی نوێژی نیوەڕۆ لە ڕکوع بە ئیمام ڕاگەیشتم نوێژم دابست لە ڕکوع بە ئیمام ڕاگەیشتم مادام لە ڕکوع پێی ڕاگەیشتوم ئەو ڕەکعەتەم بۆ حساب بۆ ڕەکعەتی یەکەمی منە ئەوان ڕەکعەتی سێمی خۆیان دەکەن دەبتە ڕەکعەتی دووەمی من بەڵێ ڕەکعەتی دووەمی من تەحیاتی تێ ئەوان تەحیات ناخوێنن ئەمن لەبەر متابعەی ئیمامەکەم هەڵدەستمەوە نە تەحیات دەخوێنم نە هیچ نە کێشە بۆ نوێژەکەم دروست دەبێت نە سوزدەی سەهوو دەبەم نە هیچ ئەنجا ڕەکعەتی چارەمی خۆیان دەکەن من دەبتە ڕەکعەتی سێم ئەوان سەلام دەدەنەوە مەثەلەن هەڵدەستمەوە من ڕەکعەتی چوارەم دەکەم ئەو ڕەکعەتی یەکەمم نییە کەوت بێتە دواوە نانە ڕەکعەتی چوارەمی خۆ ڕەکعەتی چوارەم دەکەم و سەلام دەدەم ئەو بە پوختی جار ئەگەر تاخیر بی لە ناو نوێژەکەتدا سێ تەحیاتی دەکەوتە ناوێ و طبیعیە جاری وهەیە بۆ نوێژی ئێوارە چوار تەحیاتی دەکەوێتە ناوێ چوار تەحیات لە سێ ڕەکعەتی ئێوارە ئەو با مەتەڵەبا بۆ خۆیان ئەوە ئەو پرسیارە پرسیاری سی و سێ والله ئاعلەم دەڵێ ئاسایی ئافرەت جلی ئاوریشم لە بۆ دەرەوە لەبەر بکە چونکە لە مەتنەکە دەڵێ کە لە بۆ پیاوان حەرامە ئایا لە بۆ ئافرەتان حەڵاڵە لە بۆ دەرەوە یان بەس لە بۆ ماڵەوە بەڵێ والله أعلم ئەگەر شەرعی بێ بەڵێ ئاسایی باوریشم هەمان کەس پرسیاری دووەمی دەڵێ ئاسایی ئەگەر ئافرەتێک نیقاب بی لە مزگەوت نوێژ بکە بەس ئافرەتی بیانی لێبی و نوێژ بە نیقابەوە بکات بۆ نمونە لە مزگەوتی کۆلێژ تقریبەن ئەوش جواب داوە ئاساییە ویستی بە نیقابەوە بیکا ویستی مادام پیاوی بێگانە نایبینە با نیقابەکەی لا سێم پرسیاری دەڵێت جایز ئافرەت لە بەشە ناوخۆیی بمینێتەوە تەنانەت ئەگەر لە بەشێکی وەک شەریعەش بوو نیقاب بوو لە کۆلێژ لەگەڵ برادێکی چاک بوو لە داخلی جایزیان ئەوە تەفسیلی تێدا هەیە ناتوانم وەڵام دەمەشێ پێم وایە پێشم گوتبووی تووشی ئەو پرسیارەیان من نەکەی وەڵاهی لەوەی تەرکی تێدا نەبوو حاڵەتەیە جائیزە و حاڵەتەیە جائیز نییە و بەداخەوەشتی زۆر ناخۆشی ژە و بابەتە دەبیستی بەداخەوەشتی یعنی بەداخەوە دەیڵێم حەزیشم لەوە نییە حەڵاڵی خوا سبحانه وتعالى لە خەڵک تەسب بکەمەوە هەر کەس چاوی بە ساغی ببینێ دەزانێ سبحان الله زۆربەی ئەوەی ئێستا هەیە ئەو چوونە دەرەوەی شارە بۆ خوێندن لەلایەن خۆشکە بەڕێزەکانمانەوە جائیز نییە بەداخەوە طبعا ئەوە تۆمەتبارکردنیشیان نییە بە خراپە الحەمدولله چاک و باش و پاکیان هەر تێدامان بەداخەوە
بەڵام بە مطلقیە من نەمگوتو حرامە هەگەدار بە ئەو بە لەمنەوە نەقل نەکرێت نشم گوتو حەڵاڵە والله أعلم. باش پرسیاری 33 دەڵێ برا دەتوانیت لە نوێژ لە تەنیشت خوشتی بکاتن یەکێکیان زووتر دەستی پێکردی پێش نوێژی یەک نەبن یان علاقیان بەگریدانی بەس لە تەنیشت نوێژەکەی دەکەن مادەمەری کە نوێژی خۆی دەکات قەیناک ئاسای ئافرەتەکە والله أعلم لە پێش پیاوەکەی شۆ نوێژ مادام خوشک و برای یەک الله أعلم. مهم جەماعەتی پێکەوە نینە باش ئەو شت جوابدا ئەوەی ناکەینەوە حەدیثی ضعیف پرسیار حەدیثی ضعیف لە بابەتە فقهیەکان کاری پێ دەکرێت یان نە الأصل لا لما زي ما نخير خلافي شيء يعني مرتبة حديثي ضعيف لا مذهب كان جوازة ومذهبي ما يكل تونترين أجا تونترين مذهب نبي لتعامل كذا اللي حديثي ضعيف والله ما قصيش بو إطلاقيا يكهر حسابي بقولك نعم مثلا أبو الشيخ زكريا الأنصاري رحمه الله دفرني أجر لبابتك يكفر مودي ضعيف هبو باسي حراميتي شتشي لك أو وراء أويك أو لا ترى إنسان بس بتحريمه وبقري واسي لك وعندك لفقهاء الشافعي أصلا لو حالته حرام لك احتياطا والله أعلم يعني الأصل لا مذهبي ملاني كم نخير حكم بمستقلي لسر حديثي ضعيف من ياد ناندري والله ما هو تفاصيلي ديكي هي وأقصيها مكاتهر بو مطلقي راسني والله أعلم. بەڵێ پرسیارێکی دیکە دەڵێ لە دانیشتنی تەوەڕووک ئیفتراش بکەین ڕەنگە خراپ نەبیست من هەڵا نازم کاتەکەمان لێ درێژ بوویەوە تۆزەکەم مەوعید هەیە بەس زۆریش پەلە نەکەین ماشە دەی باش دەڵێ لە دانیشتنی تەوەڕووک و ئیفتراشدا ئایا ئاساییە لە هەموو نوێژە دوورکاتیەکان لە دانیشتنی کۆتایی بە شێوازی تەوەڕووک دابنیشی وەک نوێژی بەیانی و قەسر و زەم یان سونەتەکان ئەم دانیشتانە سونەتن چۆنی ویست با دابنیشێ بەڵام سونەت وایە ئەوەی لە مەذهبی مەدا سونەتە ئەوەیە ئینسان بە ئیفتراش دادەنیشێ ئەو دانیشتنە نەبێت کە سەلامدانەوەی بە دووادایە جا لە هەر ڕەکعاتێک ڕەکعاتی یەکەمە وەکو ویتر لە دوو ڕەکعاتە دووەم ڕەکعاتە وەکو نوێژی بەیانی لە سێم ڕەکعاتە وەکو ئێوارە لە چوارم ڕەکعاتە وەکو نیوەڕۆ ئەو دانیشتنی سەلامدانەوەی بە دووادایە سونەتە بە تەوەڕوک دانیش الله أعلم. بەڵێ دەڵێ مامۆستا پرسیاری 36 لە بەشە ناوەخۆیین لە شارێکی تر کاتی داوام کاتێک دەچینەوە بەشە ناوەخۆیی لە ماڵێکە دەچینە بەشە ناوەخۆیی بە نیەتی مانەوە دەچین بەڵام هەندێک برای دیکەی لێ نوێژەکانیان کۆ دەکەنەوە کە جاری وایە 6 ڕۆژ لەوێ دەمێننەوە ئایا ئەمە دروستە؟ ئەی بەڕێزان ئەوەی ئەمن حلی حاڵی بووم ئەوەی من تحاڵی بووم ئەو قەولەشی شەئەت دەکات و چەند لەوێ مایەوە هەر ئەوەیە هەر سەفەرە و نوێژ کورت بکەم بەڕاستیش ئەمن لە موسڵای کۆلێژ ئەگەر بزانم ئەو برایی پێش دەکەوێت لەوانەیە کە بە مانگ دەمێننەوە لە بەشە ناخۆی و هەر نوێژ کورت دەکەنەوە کادا و 4 ساڵ لە بەشە ناخۆی دەبێ و جار بە مناسبەوەی دەستەوە ماڵێ بەڕاستی نوێژیان لە پشت ناکەم کە بزانم کورت دەکاتە بەو مطلقیە کە حەت بە ساڵ لە جێگامایەوە مادام شار و وڵاتی خۆر نییە نوێژی تێدا کورتەوە بەڕاستی قەولەشی شادە و هیچ وەڵا و احتیاطش تێدا نییە بەداخەوە فێرخوازەکی دیکە دەڵێ ئەگەر قاریئەک ئیمامی مزگەوتەکەی ئومی بوو غەڵەتی لە فاتحە دەکرد نوێژی لە پشتەوە نەکەیان بکرد ئەگەر لەحنی جەلی بکە هەڵەی ئاشکرا بکە مزگەوتی دیکەی دەست بکەوێ با بچێتە مزگەوتیشی دیکە بەڵام ئەو باسش دەیە بە تەفسیلەوە تەطبیق يعني با نمونەیەکتان بۆ بێنمەوە مثلا ابن كثير رضا رحمة خوایەوی لە تفسیرەکەیدا لە تفسير غير المغضوب عليهم ولا الضالين كباسي حرفي ضاد دكا والله بششي عرب ضاد بكو ضاء غير المغضوب يعني بقول نجبة طالنا أبته والله أعلم أقصي ابن كثير ثابت بوك أو لغتي بعضك العرب يعني ما بس ما قضية بو تندين مثلا شش حركي كده بينت حركة ونازانم عينكي بينية باج نكردو باجری خۆی نەدایە هاکە و ئەو هەمووی بەتاڵ، بەو شەرت و شروتە کە فوقەها باسی دەکەن. بەڵام ئەو باسش لە نوێژ لە پشت ناکەم کە بزانم کورت دەکات. والله أعلم. بەڵێ
کە بوو قارئ ئیمام ئومیە نازانێت فاتحە بخوێنێتەوە غەڵەتی زەق و لەحنی جەلی تێدا دەکات مەمومیش بۆ خۆی قاری ئەو قورئان خوێنە و فاتحەی ڕەوانە مزگەوتی دیکەی دەست دەکەوێت دەچێتە مزگەوتی دیکە نوێژ دەکات الله ئەعلەم. پرسیارێکی دیکە دەڵێ بەرنامەکەم هەیە لەناو چەندە بەرنامەکەی پرسیاری چەندە؟ جارنامەوە 38 بە پوختی باسی دەکەنەوە هێندی دەڵێ سەڵاوات لێ دەداتن لەناو بەرنامەکان جا لەناو نوێژ یان لە کاتی قورئان خوێندن ئەمش سەڵاواتی لێ بدەم یان دروست نییە؟ وەڵڵا ئینسان بۆ 5 دقە و بۆ 2 دقە و شت داعی نەنێتەوە چونکە جاری وایە سوبحانەڵڵا لەسەر ئاو یان لە جێی سەیر و سەمەرە هەرچی ئینسان ذکری خوای وە بیر بێنێتەوە و دا بەرەو ذکری خوا جەل جەلالوهو باش و چاکە بەڵام نەک لە هەموو جێگایەک پاشان واجب نییە لە سەری لە هەموو جێیەک کە ینی سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا صلی الله علیه وسلم بەتایبەت لە نوێژدا گەر سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا درا صلی الله علیه وسلم ئەوە جواب ناداتەوە الله ئەعلەم. شارسیونۆ دەڵێ لە چەند شوێنی نوێژدا دروستە دوعا بکرێت و ئایا ئەو دوعاانە بە زمانی کوردی دروستە یان نە؟ وڵی هەندێک لە عولەما فەرمیانن لەناو نوێژی سونەتدا ئاساییە دوعا بە کوردی بکرێت وەڵامەوە کەمی نەکرد لە ئەهلی عیلم ڕاستیەکەی زۆربەی هەلی زۆری ئەهلی عیلم والله عولەم هەر ئەوەش ڕاجحە فەرمیانە دوعا بە عەرەبی نەبێت ناکرێنە ناو نوێژ و چەند جێگایەک وارد بووە کە جێی دوعایە لەوانە لە سوزدەدا لە دوای تەواوم و لە تەحیاتی کۆتایی الله تعالى أعلم بتایبەت لە سوزدەدا خصوصا. پرسیارێکی دیکە دەڵێ بێزەحمەت چەند پرسیارێکم هەبوو ئەوە دوو پرسیارە دەڵێ ئەگەر کەسێک نیەتی سەفەری هەبوو نوێژی مەغریب و نوێژی عیشای لەگەڵ یەکتری جەمع و تەقدیم کرد بەڵام پێش ئەوەی سەفەرەکەی دەست پێ بکە بانگی عیشایدا پێش سەفەرەکەی دەست پێ بکە یعنی شتان بەڕێ نەکەتێ ئەو عیشای لە کاتی خۆی داکەوتە سەر بە حازری الله ئەعلەم دەبێ عیشای بکە یعنی دووبارە دەکاتەوە ئەگەر کردبوو جەمع تەقدیمی کردبوو دووبارەکردنەوە چونکە ئەسڵا عیشای سەرەتای جێی خۆی نەگرت لەبەرەوەی ئەو ئەسڵ هەر نەچووە سەفەر عیشا بانگی دا کاتی عیشا هات لە کاتە ئەو هێشتا لە حەضەردا ئابە شەر نییە هەر لە ناو شار ئەو عیشای بکە ئاگەندی دەڵێ لە سنەتی نوێژی هەر هەمان کەسە دەڵێ لە سنەتی نوێژی دەست نوێژدا دروستە پاش خوشک بوونەوەی ئاوی دەست نوێژەکە نوێژەکە بکرێ؟ بەڵێ الله پرسیاری چولیەک دەڵێ ئێمە لە بنکەی قورئان منداڵەکانمان فێری پێش نوێژی دەکەین بۆیە هەرجارە و بە یەکێک چەند دەڵێن پێش نوێژی بکەنە تاوەکو فێر بن بەڵام زۆرجار هەڵەی تێدا دەکەن چونکە ئێمەش دەمانوێت فێر بن و هەڵەیان نەمینێ ئایا گونەحبار دەبنە و پێش نوێژیان پێ بکرێ یان نە؟ ئەگەر هەڵەیەک بێ کە نوێژ بەتاڵ کاتەوە بەڵێ بە بێگومان نابێ شەرتیش نییە ئیلا نوێژی ڕاستەقینە و حەقیقی هەر بکەن پێشیان بخەن باش دەکەن کە فێریان دەکەن ئوستولی چاک بەکاردێن بۆ فێرکردنیان بەڵام دەتوان وا پیشاندن کە نوێژە یاڵڵا منداڵەکان جەماعەت نوێژ ناکەین ئەوە نوێژ نییە ئاگاتان لێ بێن نێتی نوێژیشی لێ ناهێنین بەڵام وا نیشان بدین کە ئەوە نوێژە دەی با فڵان پێش نوێژی بکە ئەو جا ئاساییت توانین بەدەنگ ئاوا مەڵێ ئاوا مەکە ڕەنگە باشتر و سەلامەتتریش لێ والله ئەعلەم. بەڵێ ئەو مەقتەعی دووەمیشی دەڵێ جاروایە مامۆستا هەیە لە بۆ فێرکردن بەخۆ لە پشتەوەی و کوڕەکان دەنێتە پێشەوە بەخۆی پێشنوێژەکەی بەدەنگ دەخینە تا فێر بن ئەوش ئافرەتە یعنی بەڵێ لە دواوە ناویشتیەوە هەڵەکی زەقی گەورەی سان پێشەوە هەنگاوانە بنێدەی پرسیار لە ئەهلی عیلم بکە یعنی ئەوها قەینا سێمە بەستی هەر پێش دەکەن هەر نوێژ دەکەن تەڵەبەکان فێر دەکە لە مەرحەلەیەکەم بەخۆی دەخینی تا فێر دەبن واللهی هەر باش نییە ینی نەوەک وا بکەوێتە خەیاڵیان کە ئافرشی ئاساییە پێش نوێژی باش نییە والله پرسیاری چلودون دەڵێ کەسێکم بینی کاتێک نوێژی دەکرد مێزەکی هینە دای خۆی هەتاوەکو لە کاتی هەستانەوە
پێ هەڵبستیتەوە لەبەرەوەی دەیگوت جونگە و قاسەکانم ژان دەکاتن ئایا شتی وا دروستە بە شتێک خۆڵ بە بەڵێ هەڵبستێنیەوە یان بەدانی نوێژەکە پێ باش بەڵێ زۆر ئاسایە بە شتێکی خۆی بگرێ تا نەکەوێ بە گۆچانێ بە دیوارێ زۆر ئاسایی بگرە ئەگەر ئەوە بتوانێت لێبێ بە پێوە نوێش بکە نایوە دانیشتەوە نوێش بکە خۆی بە شتێکیش دەگرێ و خۆی پێ هەڵدەستێن ئاساییە والله ئاعلم. بەڵێ هەمان کەس دەڵێ زۆر جار خەڵک لە پێشی ئیمام ئامین دەکات کە کاتێکشتان سوڕەتی فاتحەی تاو نەکردێ دروستەوە باش نیکدا ئەگەر نوێژ لە خەڵک تێکدا علەمای مەزەی مە فەرمیانە ئەوانەی نوێژ لە خەڵک تێدەن لە مزگەوت کەوتونەتە حرامە گوناهیان ئەنجامدا دەگەر نوێژ لە خەڵک نەکو قەزشی ئەوە بی ینی جاروە پێشی ئیمام ئامینی بکاتن ئەویان دەبیان نابێ یان دوای ئیمام ئەگەر ئاساییە ئینسان هەڵدرا لەگەڵ ئیمام ئامین بکە ئەوە جیاوازە نای پێچێت تۆزە زووتر تۆزە دەنگتر وامجاری وایە ئیمام هێشتا لە غێری المەغضوبی عەلەیهیمە مەسەلەن دووسەیەک دەنجیان لێ بەرز دەبێتەوە ئامین دەکەن ئەوە نابێت. بەڵێ چلوسێ دەڵێ ئایا یەکێک نوێژی پێنج نوێ ئەمە بۆ معلومات موعیدم بوو لەگەڵ ماڵێ تەقەیەکی زۆر خراپە لەسەرم ئەو باڵم بە ملیتەوە یاڵڵا خەتای باتەکە کە درێژ دەکەی والله يلا دي ديش يا احمد بسم الله ئەوە جواب ئەوی ناکەین پسارەشی پسار چلوسا دەڵێ لە حەفزی قورئان دام و تازە دەستم پێ کردیە باش ئەوە بابەتی ئەوەیە حیز و نیفاس بابەتەکەی ئەو شت کردیە مامۆستا سەردەم فەرمووی ئەبێ بە تەسەسل قورئان بخوێنرێتەوە بەڵام لە ئەوەندەی من زانم فەرمودەیەکەیە لەو بارەیەوە دەڵێت نوێژی سنەتی بانیان لە پێشا پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ئیخلاسی خوێندێ پاشان کافیڕۆن لێرە ڕزبندی نییە علماء مەزەی مەفەرمیانە سنەتە نەک دەبێ بە معنای واجبیەتی سنە دوای ئینسان ئەگەر فەلەق و ناسی لە دوو ڕەکعەت داخوێن فەلەق سەرەتا بخوێنێ ئەنجا ناس نەک ناز لە ڕەکعەت یەکەم بخوێن ئەنجا فەلەق ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ناشتیوانیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کافرونی لە ڕەکعەت یەکەم داخوێن و ئیخلاسی لە ڕەکعەت دووەم خوێندووە نەک عەکسە والله ئەعلەم. دەڵێ لە حفظی قورئان لۆ ئەوەی مڕازایی بکە مۆبایلەکەم لە دەستیان قورئانەکەم لە دەستە دروستە لە نوێژە فەرزەکان لە دەستم بی یان سونەتەکان بەڵێ ئاسایی ئینشاءالله هەرچەند وانەکە باشترەکە بەڵام ئیشکالی نییە و ئیشکال بۆ نوێژەکەی دروست ناکا و نوێژی لێ بەتاڵ نابێتەوە پێویستی بە سوودەی سەهوو نییە و ئینشاءالله ئیشکالی نییە وەلەو ئەوە کە لە بەریەتی بیخوێنێ باشتر والله ئەعلەم. لە نوێژە فەرزەکان لە نوێژە سونەتەکان خەفیفترە ئاساییە بەدەستی شێوە. بەڵێ پسار پێم دەڵێ مامۆستا ئەگەر زەید لە ڕیش و سەر بدرێ دەستنوێش پێوەی دروستە ئەگەر نەهێڵێ ئاو بگاتە ئەوموانە نەخێر با کاتێ بەکاری بێنە کە کاتی دەستنوێژ نییە مەسەرەن پێش خەوتن یا دوای نوێژی بەیانی کە تا نوێژی نیوەڕۆ پێویستی بەوە نوێژکە یا شتێک لەو بابەتە والله ئەعلەم. بەڵێ پرسیاری 46 دەڵێ بێزەحمەت فەرقی نەوافیل و ڕەواتیب چییە؟ نەوافیل یعنی مطلقی سونەتەکان ڕەواتیب یعنی ئەو نوێژە سونەتانی کە لە پێش و پاش نوێژە فەرزەکان هەن کەوابوو مەسەلەن دوحا نوێژی دوحا لە نەوافیلە بەڵام لە ڕەواتیب نییە والله ئەعلەم. بەڵێ تحیة المسجد مثلا نوافل دەڵێ ئایا پرسیاری 47 دەڵێ ئایا نوێژکردن بە ماکیاژەوە دروستە ئەگەر کەسەکە دەستنوێژی هەبوو؟ بەڵێ ئەگەر دەستنوێژی هەبێ ینی دەستنوێژیش تەواوی نوێژکردن بە ماکیاژەوە دروستە نوێژەکە بەتاڵ ناکات شکالی نییە والله ئەعلەم. بەڵێ پرسیاری 49 پێش کۆتایی دەڵێ یەکێک لە شەرتەکانی قەسڕ ئەوە بوو کە نابێ لە بۆ مەعسیەت بی ئەدی جاروایە جەماعەتێک دەچنە سەیران لەوێ گۆرانی لێ دەدرێ و شای ئەنجام دەدرێ ئەو نوێژەی قەسڕ نابی بکەن کاوە و سەفەرە سەفەری مەعسیەتە ئەمان هەر لەوە لەوە پلانی ئەویان داناوە دەچینە سەیران و لەوێ شایش دەبێ و تێکەڵیش دەبێ و حەرامیش دەبێ و کاوە نابێت نوێژ قەسڕ
پرسیاری ئاخیر دەڵێ الحەمدولillah بە فەزل و گەورەی خوای گەورە پاشا شیکردنەوەی مامۆستای بەڕێز لە هەموو بابەتی کتابی سەڵات تێگەیشتم تەنها بابەتی ئەوە نەبی کە ئەگەر مەئموم لە دەرەوەی مزگەوت بی ئیمام لە مزگەوتی لێرەدا چۆن مەئموم نوێژەکە بە جەماعەت لەگەڵ ئیمام دەکات نوێژ دەکرێەوە کوێر بە مزگەوت دادەندرێ ئەوە باش بزانم بارەکەڵڵه ئەمەمان باس کرد کە ئەو جێگایی ابتیداءن نەڕەتدا بۆ نوێژ دانراوە ئەوێ جێگای نوێژ ئەوێ مزگەوتەیە کە لە دەرەوەی ئەوە بوو مەئموم کە لە دەرەوەی ئەوە بوو ئەمە هەندێک مەرجمانمە باس کرد گوتمان 150 متر با بڵێ 300 ذراع دوورتر نەبێ لە ئیمام و دەرگایەکی کراوەش نافذێک طریقەی نافذیش لە بینی ئەو ئیمام هەبێ بە جۆرە بتوانێت بگاتە ئیمام ببی سنجی بسوڕێنێ بە جۆرش ئاگای لە تەحڕکاتی ئیمام هەبێ ئەگەر نوێژی ئیمام هەبێ دروستە ئەگەر نا کە ئەو مەرجانە نەهاتنەدی دروست نییە ئیقتیدا بۆ ئیمامە بکە والله ئاعلم جزاك الله خيرا دەست خۆش بارك الله فيك شيخ بارك الله فيك کردی و ماڵستان انشاءالله گەردنمە هەزارەکەن بەڕێزم بۆ شێوازەش گەیشتینە کۆتایی بڕگەی دووەمی وەڵامی پرسیارەکانتان کە الحەمدولillah وەڵامی پرسیارەکانی کتاب و سەڵات درایەوە تاوەکو بڕگەی سێم کە کتاب و زەکات و ئەگەر کرا چەند بەشەشی دیکەشی لەگەڵ لێک دەدەین وەڵامی پرسیارەکانتان دەدەینەوە انشاءالله السلام عليكم ورحمة الله وبركاته جزاك الله خيرا.